لە دنیادا دڵارامێک و ئارامی دڵێکم بوو بەجارێ ماڵی وێران ئەمیشم چوو ئەویشم چوو. خەفەتەکە لێرە نایە خۆشەویستەکەم. ئێمە ژیانی دنیا بەڕێەکەین، بیرێکیش لە قیامەتمان ناکەینەوە، بیرێک لە ساتە وەختەکانی تەمەنمان ناکەینەوە. ئەم تەمەنە بەرەو چۆمانە با. ئینسان لە یەک دانە چرکەیە خوێنی ئەجوڵێ خوێن ناوەستێ، لە 6 دانە چرکەیە خوێن لە دڵەوەی بۆ سیەکان ئەگەڕێتەوە بۆ دڵ بۆی کە ئۆکسجین وەرگرێ، لە 8 دانە چرکەیە ئەچێ بۆ مێشک و ئەگەڕێتەوە، لە 18 دانە چرکەیە ئەچێ بۆ قاچی خوارە و پەلەکانی خوارە و ئەگەڕێتەوە بۆ دڵ. ئەمە هەمووی لەحەزات و لەسەر حسێ بۆ ماڵە لەسرت، چونکە ترومپاکەت ئیشەکە، گێچەکەت ئیشەکە، کاتەکەت ئیشەکە، چکەچکەکەی تەمەنت کە عەدی تەنازولێ دەستی پێ کردووە، سەهۆڵەکەی دادناوە ئەمە تەمەنی تۆیە. ئەگەر لە وەقتی خۆتان نەیفرۆشی ئەتوێتەوە و کەس پولێکی قەڵبی پێ نایە. لەبەرەوە پێویستە ئاگات لە خۆت بێ، بزانی چی ئەکەی لەم تەمەنەیە، چی تیا تۆمارەکەی، چ جێگە پەنجەیەکی تیا بەجێ ئەهێڵیت. بەداخەوە ئێمە لەسەر ئەم زەوی هەموو ژیانمان هەر پاشماوەیە، هەموو ژیانمان هەر ئەوەیە کە ئەیخۆین و بەجێ هێڵین. ئەزان پاشماوەی ئینسان لەسەر ئەم زەویە چەنە خۆشەویستەکان لە ساڵێکە؟ ئەگەر ئاوەڕ بینەوە بۆ ساڵەکانی پێشوو، هەموو ئینسانێک لە ڕۆژێکە 1.3 لیتر میزەکە. 0.3 لیتر یعنی 300 مل پیساییەکە. اینجای تۆ بارێکەوە قیاسی خۆی گابزانە، ئەگەر لەمە زیاتر بیانی زۆری خواردووە. 300 مل پیسایی 1.3 میز. پاژماوەی بەشەر لەسەر زەویە بەس لە میز و پیسایی وازدەشەکانی تر بێنە یەکسانە بە 5.167 ملیارد تەن لە ساڵێکە، زیاد لە 5000 ملیارد تەن لە ساڵێکە. 5000 ملیارد تەن پاشماوە لەسەر ئەم زەویە کۆبەتەوە چی لێت، بە کەڵکی ساڵێکی تر نایە تیادانیشی. لەبەرەوە خوای گەورە میکرۆبی دروست کردووە کە ئەمانە بتوێنەوە بیکەنەوە بە سەماد و جارێکی تر گەشەی پێ بکەنەوە بیکەن بە ئەندامێکی کیمیاوی و بیخەنەوە ژێر زەوی و ڕەوکەکان بیمژێ و گەورە بێتەوە جارێکی تر و لی بخۆینەوە و ئەم سوورە بەردەوام بێت. بۆیە خوای گەورە فەرمێ کەمەثەلی غەیث أعجب الكفار نباته ثم يهيج فتراه مصفرا. فمێ ژیانی ئینسان عینەن ڕۆگ وایە، ڕۆگ یەکەم جار یەک تۆوی بچکۆلێ و بیزرەیەکە. فإذا أنزلنا عليها الماء اهتزت، ئەگەر ئاومان بەسەرا باران گەشە ئەکا ئەو تۆوە یەتە دەرەوە چەکەرە ئەکا، وردە وردە لەق دەرەکا و یەتە سەرەوە، وردە وردە سەوزە بێ، وردە وردە گوڵ دەرەکا، ئینجا بەرەو بوومەدا، ئینجا وردە وردە زەردە بێ، ئینجا دوایی وشکە بێ، ئینجا دوایی بەرەو مردن و بەرەو کۆتایی هاتن. بالضبط ژیانی ئینسان ئەمەیە کە خوای گەورە وەسفێکە. ثم يهيج فتراه مصفرا. خوای چەند زوای لێ هاو، ئەم سەوزاییە ئەم دارە دوێنێ سەوز بوو، ئەم جایە دوێنێ سەوز بوو. هەندێ ڕۆکمان هەیە سەوزاییەکەی گەنجەکەی وەکو جەنابەت 1 مانگ تا 3 مانگە خایەنێ، هەندێکی تریان هەیە 6 مانگ تا 8 مانگە خایەنێ، هەندێکی تریان هەیە 11 تا 15 مانگە خایەنێ. زۆرترین ڕۆکە بەرگە بگرێ 3 ساڵ بۆ 100 ساڵ سەوزایی هەیە و بەرەدار. گریمان ئێمە 6 ساڵەژی پاشان چیمان کرد؟ مەرگێکە لەسەر ڕێگە لە دوی تۆ دەگەڕێ. خۆشەویستەکانم، سەرنجامی ئەم ئیشە، سەرنجامی ئەم کارە، سەرنجامی ئەم گەنجیەیت و ئەم خۆشیەیت و هەر ئاوا کۆتایی دێ، بەڵام زۆر بەداخەوە هەروە بە هەوانتەیی ئەڕوات و ئاگامان لێی نییە.